زۆر سوپاسی کەناڵی بەخشین دەکەم کە ئاوا یارمەتی ئەو خەڵکی فەقیر و هەژار دەدات. خۆم سێ نەخۆشم هەیە، خۆم 13 ساڵە ژێر پەنجەمە، وەکتەکەشم تازە ساڵێکە توێ ئەو نەخۆشی بووە و خێزانیشم شەکرێتی کرێتیشم لە ئاشتی لە سلێمانی. عنیباری ئیدارەمان زۆر خراپ و باش نییە. ئەگەر خێرخواست یارمەتیمان نەدا ناتوانین بژیت ئێمە. وەڵڵاهی ژیان زۆر قورسە. هەستا ئێستا حەبوو عیلاجش کەمە نییە لە خەستەخانەکەی زۆر کەم بۆتەوە، یعنی کڕینی شتەکە گرانە لە بازاڕەکە. ئینسان بۆی ناکرد. ئێستا زۆر عیلاجی بەخوا ناتوانم بیکڕم. وەڵڵاهی من نەخۆشی ژێرپەنجەم 2 ساڵە نەخۆشم، مناڵە کرێچیم. ئەو نەخۆشی ئێمە ئەتر بە پێی دەرزەکان ئەبێ هەموو جارە بچی بۆ دەرزەکان. ئەتر دانی دوور و درێژە نەخۆشەکەممان. وەڵڵا عیلاج ئەبێ دەست ناکەوێت جارێ ڕاوەستیت مەحتەلە بیت ئەبێ دانیشیت هەتا بۆتە هێنن. ئەتە جاراشێ بە پارە ئەیکڕیت. وەڵڵاهی دەست خۆشیان لێکەم ماڵێ ئاوا بێ سەرکەوتوو بن ئیشەڵڵا. ئێمە زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین و زۆر سپاسی خێرخوازانەکەین کەەوە بەهانای نەخۆش و نەخۆشخانەی هیوا و نەخۆشەکانی نەخۆشخانەی وا هاتوون بە بۆنەی مانگی ڕەمەزانی فیرۆزەوە هاوکاری پێشکەشەکەن بە نەخۆشی نەخۆشخانەکانی هیوا و دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە پاڵپشت بووە بۆ هەژاران و فەقیران و بێباوکان نەداران. ئێمە ئەمڕۆ زۆر دڵخۆشین بەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری نەخۆشی نەخۆشخانەکانی هیوا دەکات. من نەخۆش کە بەم یا بینیومە یا چاوم لێی بووە کەوا پارەی پێ نەبووە هاتووە لە کەلار لە خانەقین لە کۆیە ئالم شوێنانە هاتووە کەوا قەرزی کردووە بۆ تەکسەکەی قەرزی کردووە بۆ پاسەکەی بڕان پێ بکە نەخۆش بووە پارەی خواردنی پێ نەبوو. من بە چای خۆم بینیمە لە ماوەی 3 ساڵ و 8 مانگە من سەردانی خەسخانەی هیوام کردو. ئێمە نەخۆشی هیواین سوێن بەخوا 2 مانگە فەحسی خوێنان بۆ کردوم نەم کردووە. خواوەچی لە منە نەخۆشم 3 ڕۆژاگام لە خۆم نییە. خواوەچی کە هاوکارێکە گەیشتە دەستمان ویمان کرد تۆزێ دڵم خۆشتر بوو. ڕاستە نەخۆشی هیچ چارێکی نییە، بەڵام تۆزی هاوکارێکە باشترە سەبوری دڵمان پێیەت. بۆ خوا یعنی بەڕاستیەکەی ئەم بەخشینە زۆر بۆیمە باشە. ئەم برابەڕێزانە زۆر باشن لەگەڵێمە هەموو ساڵێ بانگمانەکەن هاوکاریمانەکەن لە وەختی خۆیانی باشە جێیەکت بۆ گرێتەوە. وەڵی من کچەکەم نەخۆشە، 1 دانە ساڵام من دەرزی بۆ ئەکڕم 20 ڕۆژجارێ ملیۆنێک و 400 ملیۆنێک 300 ئەم بە دەرزی جارێ لەو کاتە دۆلار گرام بەخوا بە ملیۆنێک هێستا کڕیمە. خەیری خەڵک نەبێ هاوکاریمانەکە کەس ناوکاریم باوکی نەماوە خۆم کرێتی مانگی 200
کرێخانەوەدەم معاشەکەسم 200,000. ئیتر خوا شایەتمان سەر خەڵک نەبێ یارمەتیمانە کەس یارمەتیمانمە بۆم عیلاجە کە 20 ڕۆژارەکەی کەەوە کاتی دەرجەکەیت بە تاوادی بێتاقەتە بین خۆم کچەکەم مردنی خۆمانە خوازین ئەجا نەخۆشی دڵی لەگەڵایە گوێچکەی ئازاری عیادەی دڵی بۆکەم عیادەی گوێچکەی بۆکەم زرایی بەردیکایە لە هەموو شوێنێکە و ئازاری و نەخۆشیەیە بێگەر ئەوە گریەکانیشی وەساوەرە ئەگەر ئەو هاوکاری نەوایە بەڕاستی ئێمە ڕووخا بووین بەس ئەو هاوکاریە ئێمە ئەگەشێنێتەوە ئێمە دڵخۆشەکە. زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هەموو ڕەمەزانێک یارمەتی توشبوانی نەخۆشخانەی هیوایە. من وەکو خۆم دایکم 16 ساڵە نەخۆشی شێرپەنجەی هەیە 2 جار ئەمەلیاتی بۆ کراوە لو لە سیا دەرچۆ بردومانەتە تورکیا بەڕاستی توشبوانی نەخۆشخانەی هیوا ئەگەر خەلەلێک لە شوێنێکیانە دروست بێ تۆ هەرچەندێ نەت بێ قەرزت کرده بێ ئەبێ چارەسەریکەی چەنەها کەسەیە نەک پارەی ناتوانێت پارەی عیلاج بە ناتوانێت کرێت تەکسی با بچێتە خەستخانەی هیوا یعنی کەسێک 5,000 پێنە بێ ئەی چۆن ئەتوانێت عیلاج بکڕێ. بەڕاستیەوەی خەسخانی وا بەسەرێ بە ئەوانەی دەرە بەس بزان لە ساخی چۆن ئەیتر بەسە یعنی لەلایەنی کیمێ لەلایەنی دەرونیەوە لەلایەنی عیلاج کڕینەوە هەمووی یعنی بەڕاستی مثل خۆم کرێسیم مناڵ نوقسانمەیە یعنی جار وە هەبووە کە بۆ خەسخانی وا چوومە قەرزم کردەوە بۆ تەکسی ئیسەشە بە ئیسەشە لە هەفتەیەکە 2 جار سەردانی هیواکەم بە بۆنەی عیلاجەوە بە بۆنەی فاسەوە یعنی ئەگە خێرخواز نەبێ هەمووی وێرانە نار وەڵا خۆم کرێسیم مناڵی نوقسانمەیە ژێر پەنجەمە وا ماوەی ساڵێکە ئەیتر لە هەفتەیەکە 2 جار سەردانی هیواکەم ئەگە خێرخواز نەبێ بەڕاستی خەڵک ناتوانێت